ئەچمە سۆران ئازاد ئۆمراوی زانیاری پێویستمان نەداتێ سەبارەت بە پرۆسەی دەنگدانی تایبەت لە سۆران. ئازاد دێمە لای تۆ فەرموو. بەڵێ ماستا سالار سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزی ژوێتن وردە وردە لە کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدانی تایبەت نزیکە بینەوە چەند خولەکێکی کەممان ماوە بۆ ئەوەی سندوقەکانی دەنگدان بەڕووی دەنگدەرانی تایبەت دادا بخێتن بەڵام ئەمڕۆ دیارە دەنگدانی تایبەت بەباشی بەڕێوەچوو بە حکمی ئەوەی کە ئەمجارە وێزگەکانی دەنگدان زیاتر بوون لە چاو هەڵبژارنەکانی ڕابردوو هەر وێزگەیەک 300 دەنجی تیادا ئەدرا لە هەڵبژارنەکانی ڕابردوو 400 تا 500 دەنجی تیا ئەدرا بەڵام لە هەڵبژارنەیە ئاسانکاری زیاتر کردووە مەشوای کرد کە قەرەباڵغیەکی ئەوتۆ لە بنکەکانی دەنگدان دروست نەبێتن و دەنگدەران بە ئاسانی دەنجی خۆیان بدەن زۆرینەی دەنگدانەکە بەبێ گرفت بەڕێوەچوو ئامێرەکان گرفتێکی ئەوتۆیان نەبوو کە ببێتە هۆی پەکەوتنی پرۆسەی دەنگدان تەنها لەسەر لە بەیانیەکەی لە وێزگەیەکی دەنگدان لە ئیدارەی سۆران گرفتێکی کەم هەبوو بوو ئەویش بە زوویی چارەسەر کرابوو ئەو بنکەیکەوە ئێستا منی لێم قوتابخانەی زیێڕینە کە لە 5 وێزگا پێک هاتووە 1590 کەس مافی دەنگدانیان هەبوو لێرە چەند دەنگێکی کەم ماون نزیک 30 دەنگێک ماوە کە بێن دەنجی خۆیان بدەن لە بەگشتی 198 دەنگدەرانی تایبەت ئەمڕۆ هاتوونەتە دەنگدان لە سەرجەم وێزگەکانی دەنگدان لە سنووری ئیدارەی سۆران لە هەموو هەڵبژارنەکان دەنگدانی تایبەت جیاوازی هەیە ڕێژەی بەشداریکردنی زیاترە بە حکمەوەی کە هێزەکانی پێشمەرگە پۆلیس ئاسایش و زێرەبانی ئەمانە لە دەنگدانی تایبەت دەنگ ئەدەن ئەمە شوای کردووە کە ئەوان ڕێژەیەکی زیاتر بەشداری بکەن بن بۆ بنکەکانی دەنگدان وەک ئاماژەمان پێدا لە سنووری ئیدارەی سۆران ئەمڕۆ چواردە بنکە بەڕووی دەنگدەران لە سەرجەم قەزاکانی سۆران سیدەکان چۆمان و مێرگەسۆر کرابوونەوە کە 61 وێزگە هەبوو 17844 کەس مافی دەنگدانی هەبوو ڕێژەیەکی بەرچاو لەم دەنگدەرانە ئەمڕۆ دەنجی خۆیان داوە لە سەرجەم بنکەکانی دەنگدان و ڕێژەی دەنگدان تیایدا بەرز بووە سەبارەت بە خروقاتەکان چەند خروقاتێک لە دەرەوەی بنکەکانی دەنگداندا هەبوو بە تایبەتی هەڵدانی خێمە لە نزیک قوتابخانەکاندا تیایدا ناوی ئەو کەسانی کە سەردانی بنکەکانیانە کرد دەنجیانەدا ئەنووسرا و هەروەها کارتی دەنگدانی حزبی دەسەڵات لە ناوچەکە لە نزیک زۆر باش باسی خێمەت تر بوو کە بەو کەسانە ئەدرا کە دەهاتنە بنکەکانی دەنگدان دەنجیانەدا بەگشتی پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی باش بەڕێوەچووە لە ڕووی ئامێرەوە لە ئێستاشدا نزیکە بینەوە لە کۆتایی هاتنی وادەی فەرمی کە کۆمیسیۆن دیاری کردو کاژمێر 6 کۆتایی پێدێت بە ئامادەبوونی فەرمانبەرانی کۆمیسیۆن و نوێنەری لاەنە سیاسیەکان لە بنکەکانی دەنگدان کە ئامادەیان هەیە کۆتایی بە پرۆسەی دەنگدان دێت و ئەنجامەکان ئاشکرا دەکرێن. ئەچمەوە سۆران کاگازادم دەمێکە ڕاگرتووە ئازاد ئۆمەراوی ویستم و پرسیارە لێ بکەم باسی خێمەت کرە و خێمانە لەلایەن چێوە لە بەردەم بنکەکان هەڵدراون و بۆچیش بوو؟ سالار دووبارە سڵاوت لێبێتن سەبارەت بە پرسیارەکە لە بەردەم زۆربەی ئەو بنکانی کە دەنجی تایبەتی لێ ئەدرێ خێمی تایبەت هەڵدرا بوو دیارە هەر لەلایەن ئەو هێزانەی کە تایبەت کراون هەر بنکەیەک تایبەت کرابوو بە هێزەکانی پێشمەرگە دەنگی تێدا بدەن یاخود پۆلیس یاخود ئاسایش جیاکرابوون و دیارە هەر لەلایەن ئەو هێزانەوە لەو شوێنانە خێمە هەڵدرا بوو تیایدا ئاماری ئەو کەسانەیانە نووسی کە سەردانی بنکەکانی دەنگدانیانە کرد و ناوەکانیان تۆمارەکردن شوێ هاتووە دەنجی داوە یاخود شوێ نەهاتووە دواتر ئەو کەسانەی کە دەنجیان نەدابوو ئاگادارەکرانەوە بۆ ئەوەی بین دەنجی خۆیان بدەن من بەڕێوەبەری کۆمیسیۆنی سۆرانم لەگەڵە بێتن کاکێ من وەسمان کاکێ من سڵاوتان لێ بێتن پرۆسەی دەنگدان چۆن بەڕێوە چووم بە شێوەیەکی گشتی پرۆسەکە زۆر جوان و ڕێک و پێک بەڕێوە چوو لە ئامێرەکان لە شێوازی دەنگدان ینی بە شێوەیەکی گشتی هەموو شتەکان باش بووە گرفت لە هیچ ئامێرێکدا نەبوو
لە بەیانەکەی یەک دوو ئامێر گرفتن هەبوو بەس گرفتەکان شتێکی وانە بوو یعنی کە هەر شایانی باسکردن بێت. ڕێژەی دەنگدان گەیشتۆتە چەند ئێستا لە ئیدارەی سۆران؟ بە نزیکەی هێشتا تەقریرەکان دەرنەچونێت چونکە تەقریری کۆتایی لە جیازی ئەمادا تێ بەس بە تەقریبەی لەوانێت 97 سەدا. هاوکاریشم پرسی لە بەشێک لە بنکەکان خێمە هەڵدراوە لە نزیک بنکەکان ئەم خێمانە چین شتێکی یاساییە لە ڕووی کۆمسیۆنەوە؟ وەکو کۆمسیۆن ئەمە ڕێگرنینە ئەگەر چەند مەترێک لە بنکەی دەنگدانێ هێزە بۆ ئیسراحەتی ئەو کەسانەیە چونکە ئەمە دەنگدانی تایبەتەوە هاتیە لە سلێمانی هاتیە ئیسراحەتی خۆیان وەرەگرن کێشەمان نییە. ئەی سەرژمێریەکیان هەبوو ئەم سەرژمێریانە کێشەی هەیە لە ڕووی یاساییەوە؟ ئاگاداری ئەو سەرژمێریانە نینە بەسەوان حەق خۆیان ینی وەکو هێز ئەگەر هەر سەرژمێریەکی بکەن. بۆ دەنگدانی گشتی هەر بەم شێوەیە بەڕێوە چێتن گرفتێکی وە ئامادەکاریەکان تەواو بوونە؟ ئینشاءڵڵا باشتریش دەبێت چونکەمە هەر لە 6 مانگەوە دەستمان کردیە بە دابەشکردنی ئامێرەکان و مەوادەکان بەسەر بنکەکانی دەنگدان یعنی 3 ڕۆژ پێش ئەو کاتامە ئەوەی خۆمان وەرگرتی سەبارەت بە برنەژوورەوەی موبایل ئازادەکە پرسیاری لێ بکەین. ڕابردوو پەنجەمۆر گرفتی هەبوو لە خوێندنەوە ئەم جارە چ گۆڕانکاریە کراوە؟ هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەمە ڕێژەکمان هەبوو 105 بۆ ئەو کەسانە بوو کە پەنجەمۆریان وەرنەگیرابوو لە ئەسنای بایۆمەتری بەڵام لە دەنگدانی ئێستادا ئەو کەسانێک کە پەنجەمۆریان هەر نییە ئەوە ئەستا واجهەی سوورە ینی ڕسم فەیسی وەرەگریت ئەگەر فەیسی متاوق بوو کەسەکە دەنگە دەتوو بێکێشە بەڵام لە دەنگدانی ئێستا ئەو ڕێژەیە گواساوە و کەسانێک کە لە ئەسنای بایۆمەتری پەنجەمۆریان هەبوو بەڵام لە ڕۆژی دەنگدان پەنجەمۆریان نەماوە. پرسیاری برنەژوورەوەی موبایلی لێ بکە تا چەند ڕێگە پێدراوە؟ 105 ینی لە مەسەرەن لە دەنگدانی گشتی ئەگەر باز بکەین 550 نەفەرمانەیە تقریبان 28 نەفەرەکەتن. وێزگەکان بە گشتی زیاد کراون بۆی قەرەباڵغی دروست نەبێت. وێزگەکان کەم کراون ڕێژەی دەنگدەر لە وێزگەکان زیاد کراوە بەڵام لە ئێستادا لەبەرەوەی ئەگەر تەماشە بکەین ژمارە دەنگدەرەکانی هەر سنووری ئیدارەی سەربەخۆ هەموو بەعام کەم بوویتەوە لەبەرەوەی ئەوەی کارتی بایۆمەتری نەبیتن ئەو ناوانە فلتەر کراون لە سزی ناخبین هەر نەماون. زۆر سپاس. سپاس ئازاد ئۆمەراوەی.